ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری جەخت دەکاتەوە لەوەی سەروەری خاک و ئاسایی شێرێم و خەڵکەکەی لە بەردەما ڕەشە و مەترسیدایە و تەڕاتێنی وڵاتان و هێرشە درۆنیەکان ئاسایی شێرێمی کوردستانیان خستووەتە ژێر پرسیارەوە و سەروەری خاک و ئاسمانی نەماوە. هەبێ هەموو تاکێک و هەموو لایەنێگە بێ هەڵوێستی هەبێت، چونکە ئێمە دروشمی کۆن و نوێمانەوە بۆ کام ئیش لەسەرەوە بکەین کە کوردستان ئازاد بێ، سەربەخۆ بێ، ئیش بۆ بکەین کە ئێمە خۆمان خۆ بەڕێوەبەر بین، خۆمان کاروباری خۆمان بەرین بەڕێوە. بەڵام ئەوە واقعە ئەوە نییە، ئەوە نابینی. بەڵام زەڕورە هەموو ئیشی بۆ بکە و بەڵام ئیشکردنەکە بە فعلیە بێ، بەڕاستی بە بەیاننامە و بە قسەی سەر تەلەڤیزیۆن و شاشە و سۆشیال میدیا نابێ، بە عەمەلیە بێ و لایەنانەی کە ناڕازین بەما بێ بە عەمەلی بێنە سەر شەقام، بێنە سەر کۆڵێ بێنە ناو جەماوەر و بە فعلی هەنگاو بنێن بۆ ئەوەی کە ئەو دۆخە بگۆڕێت. لە ڕاگەیاندراوی دوئامین کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری داهاتووە بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان بووە تا گۆڕەپانی تەڕاتێنی گروپ و دەستگای سێخوڕی بێگانە کە ململانێ و ناکۆکیەکانیان لەم گۆڕەپانە ئاڵۆز و لاوازکراوەدا یەک لا دەکەنەوە و دوجار دەبێت خەڵکی کوردستان باجەکەی بدات. تا ئێستا ئێمە هەڕەشەی قوت و ژیانمان لەبەردەستا بوو، دەسەڵات بۆتە هەڕەشەیەک بۆ ژیانی خەڵک لەوەی کەوا قوتی کردوێتەوە. ئەوەی کەما بوویەوە بەڕاستی لایەن ئەمنیەکە بوو کە جێگای شانازی بوو، بەڵام کاتێککە ئەبینی بۆ ئاساییە درۆنێک لێرە و لەوێەوە دێت و بە ئارۆزی خۆی لێرە و لەوێ بردومانەکە ئەوەی خاڵی دووەمیشت ئەخاتە دڵەوەکە خەریکە ئەوی دووەمیش دەدەسین. هەتا ئێستا کە ئەو بنەماجی گیری کە خەڵک شانازی پێوە کردو و پێمان وا بۆ گەورە و گرنگە لایەن ئەمنیەکە بووە، بەڵام لەم حاڵەتەیە بەڕاستی ئەوەش ترسێکی دروست کرد. مەترسێکی گەورە هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان، چونکە هیچ کەسێک لەسەر ماڵی خۆی دڵنیانی، هەموو کەسێکە ترسێت ببێتە قوربانی ئەو ململانیە سیاسی و ئەمنیەکە لە ناوچەکە هەیە، ئەو ململانیە سەربازێکە لە ناوچەکە هەیە و ئەمە بۆ خۆی هۆکارێکە بۆ ئەوەی کە خەڵک بە بەردەوامی لە قەلەقی و ناڕەحەتیە و لە دڵە ڕاوشێکی بەرفراوان نابێت و هیچ کاتێک خۆی بە پارێزراو نەبینێت، چونکە هەر دەقەیە ئەتەسێ بکرێت بە ئامانج ئایا بە هەڵەبێ یان بە ئامانج بگیرێت، هەموو کاتێک چاوەڕوان کراوە کە لە ناوچێ لەم تەوقیتەیە. چەند ساڵێکە سوپای تورکیا وێران بە پاساوی ڕوبەڕووبوونەوەی پارت و گروپە نارەکانیان هێرش و پەلاماری ئاسمانی و تۆباران دەکەنە سەر هەرێمی کوردستان. کۆمەڵی دادگەریش جەخت دەکاتەوە لەوەی دەستدرێژی و پێشەلکاری وڵاتانی دراوسێ هۆکارەکەی خودی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.